گەرمۆگەشترین سلاوی ئێمەتان پێشکەش بینەرانی خۆشەویستی بەرنامەی لاپەڕەی حەوت لە بەرنامەیەکی دیکە و بە چەندین تەوەری دیکە بەڕێ هاوکارانم بووینەوە میوانی ماڵەکانتان هیوادارم کە تا کۆتایی لەگەڵمان بن. ڕۆژی پێنجشەممە 27 خەرمانان لە هەرێمی سکاتلەندی شانشینی یەکگرتووی بریتانیا ڕێفراندۆم بەڕێوەچوو کە بە گوێرەی ئەو سکاتلەندیەکان سربەسکران لەوەی لەگەڵ بریتانیا بمێننەوە یان چارەنووسی خۆیان لەم وڵاتە جیا بکەنەوە. ڕێفراندۆمەکە بە چاودێری و ڕەزامەندی لەندەن و بە گوێرەی ڕێوشوێنە یاساییەکان ئەنجامدرا. لە ڕۆژانی پێش ڕێفراندۆم لایەنگران و نەیارانی جیابوونەوە خەریکی هەڵمەتی بانگەشە بوون بۆ ئەوەی هەر کامێکیان زۆرترین لایەنگر لە دەوری خۆیان کۆبکەنەوە. ڕۆژی دووشەممە 24 خەرمانان دەڤید کامێرۆن سەرۆکوەزیرانی بریتانیا خەڵکی هەرێمی سکاتلەندی هاندا کە دەنگی بەڵێ با ڕێفراندۆمەکە نەدەن و بەشدار بن لە خزمەتگوزارەکانی بریتانیا. ئەو خزمەتگوزارە گشتیەکان سیستمی تەندروستی، سیستمی بانکی و خۆشگوزارانی دانیشتوانی سکاتلەندی بەبیر جەماوەرهێنایەوە و هوشداری پێدان ئەگەر جیا ببنەوە ئەوە ئەو مافە لەدەست دەدەن. هاوکات ئەلێک سوماند ڕێبەری حیزبی ناسیۆنالیستی سکاتلەند با هاوڵاتیانی وت کە دڵنیان لە ڕاپرسێکەدا دەیبنەوە. لە هەڵبژارنی پێنجشەممە 4 ملیۆن کەس مافی بەشداریکردنیان هەبوو. لایەنگرانی سربەخۆیی و جیابوونەوەی سکاتلەند دەڵێن ئیتر کاتیەوە هاتووە سکاتلەندیەکان خۆیان بەشدار بن لە چارەنووسی خۆیان و خۆیان ڕێبەرایەتیکردنی وڵاتەکەیان و ئەستۆ بگرن. ئەوان پێیان وایە لەندەن هەموو مافەکانی بۆ دەستەبەر نەکردوون. راپۆرتێک لەم پەیوەندەدا بین و دێمەوەلاتان. ڕۆژی پێنجشەممە 27 خەرمانان لە هەرێمی سکاتلەندی شانشینی یەکگرتووی بریتانیا ڕێفراندۆم بەڕێوەچوو کە بە گوێرەی ئەوە سکاتلەندیەکان سربەستکران لەوەی لەگەڵ بریتانیا بمێننەوە یان چارەنووسی خۆیان لەم وڵاتە جیا بکەنەوە. ڕێفراندۆمەکە بە چاودێری و ڕەزامەندی لەندەن و بە گوێرەی ڕێوشوێنە یاساییەکان ئەنجامدرا. لە ڕۆژانی پێش ڕێفراندۆم لایەنگران و نەیارانی جیابوونەوە خەریکی هەڵمەتی بانگەشە بوون بۆ ئەوەی هەر کامێکیان زۆرترین لایەنگر لە دەوری خۆیان کۆبکەنەوە. ڕۆژی دووشەممە 24 خەرمانان دەڤید کامێرۆن سەرۆکوەزیرانی بریتانیا خەڵکی هەرێمی سکاتلەندی هاندا کە دەنگی بەڵێ بە ڕێفراندۆمەکە نەدەن و بەشدار بن لە خزمەتگوزاریەکانی بریتانیا. ئەو خزمەتگوزاریە گشتیەکان سیستمی تەندروستی، سیستمی بانکی و خۆشگوزەرانی دانیشتوانی سکاتلەندی بەبیر جەماوەر هێناوە و هۆشداری پێدان ئەگەر جیا ببنەوە ئەوە ئەو مافانە لەدەست دەدەن. هاوکات ئەلێکس سەمۆن ڕێبەری حیزبی ناسیۆنالیستی سکاتلەند بە هاوڵاتیانی گوت کە دڵنیان لە ڕاپرسیەکەدا دەیبنەوە. لە هەڵبژاردننی پێنجشەممە 4 ملیۆن کەس مافی بەشداریکردنیان هەبوو. لایەنگرانی سربەخۆیی و جیابوونەوەی سکاتلەند دەڵێن ئیتر کاتی ئەوە هاتووە سکاتلەندیەکان خۆیان بەشدار بن لە چارەنووسی خۆیان و خۆیان ڕێبەرایەتیکردنی وڵاتەکەیان و ئەستۆ بگرن. ئەوان پێیان وایە لەندەن هەموو مافەکانی بۆ دەستەبەر نەکردوون. ڕێفراندۆمەکەی سکاتلەند لە کاتێکدا بەڕێوە دەچێت کارێمی کوردستانیش کار بۆ ئەوە دەکات چارەنووسی خۆی لەگەڵ عێراق یەکلای بکاتەوە، بەڵام بەو جیاوازیەی بەغداد دژایەتی ئەو جۆرە داواکاریە دەکات. هەرێمی کوردستانیش لەلایەن پەرلەمانی هەرێمی سکاتلەندەوە بانکێشنامەی فەرمی پێگەیشتووە بۆ ئەوەی لە ڕێوڕسمی ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمەکەیان بەشداری بکات. ڕۆژی دووشەممە 24 خەرمانان سایتی فەرمی پەرلەمانی کوردستان بڵاوی کردەوە کە شاندێکی پەرلەمانی کوردستان بەرەو سکاتلەند بەڕێکەوتن بۆ بەشداربوون لە ڕێفراندۆمی مافی چارەی خۆنووسی سکاتلەندیەکان. شاندی پەرلەمان وەک میوان بەشدار دەبن لە ئەنجامدانی ڕێفراندۆمی مافی چارە خۆنووسی سکاتلەندیەکان. سکاتلەند لە پێش 6 ساڵ لەلایەن بریتانیاوە داگیر کراوە. بە درێژایی بەشێکی زۆر لەو مێژووە خەڵکی سکاتلەند لە شەڕ و ململانێ بوون لەگەڵ بریتانیا خەبات و تێکۆشانیان کردووە بۆ سربەخۆیی وڵاتەکەیان. دوای جەنگە جیهانیەکان ئیتر ژیان لە ئەوروپا پێی نایە قۆناغێکی نوێ خەڵکیش وردە فێری ژیانی پێکەوەیی بوون و دیموکراتیەت بووە ئامانجی زۆرێک لەوان. سکاتلەند لە ئێستادا شێوەی هەرێمێکی فیدراڵیە لەگەڵ شناسایی گەورەی بریتانیا سەرۆکێکی تایبەتی خۆی هەیە و تا ڕادەیەکی باس سربەخۆن لە سنووری ئەو شانشینە. لە ساڵانی دواییدا پەرلەمانەکەیان یاسای ڕێفراندۆمی پەسەند کرد بە بەڵێ نەخێر بۆ سربەخۆیی. حزبی دەسەڵاتداری ئەو هەرێمە کە زۆرینەی پەرلەمانی بەدەستە داوایان لە خەڵ دەکرد کە دەنگ بدەن بە بەڵێ بۆ سربەخۆیی. ڕۆژی پێنجشەممە 18 ڕاپرسی کراو ئەنجامەکەی لە 100دا 45 بوو بۆ سربەخۆیی و لە 100دا 55 مانەوە بوو لەگەڵ بریتانیا.
زیاتر لە 5 ملیۆن هاوڵاتانی سکاتلەند لە 24 شار و شارۆچکە و 790 دوورگە و زیاتر لە 78,000 کیلومتر دووجا خەریک بوو بە یەک وشە بەڵێ یان نەخێر بۆ سەربەخۆیی. 55.3% خەڵکی سکاتلەند لە وەڵامی پرسیاری ئایا دەتوانێت لە شانشینی یەکگرتوو جیا ببنەوە بە نەخێر وەڵامیاندایەوە. هاوکات بە 44.7% گوتیان بەڵێ، بەڵام بەڵێی ئەوان چیتر دەنگی زۆرینە نییە و بەلایەنی کەمەوە تا 1% دیکە بۆیان نییە داوای دەوڵەتی سەربەخۆ بکەن. پێنجشەممە 18 سپتامبری 2014 گەلی سکاتلەند ڕوویان کردە سندوقەکانی دەنگدان بۆ هەڵبژاردننی بەڵێ بۆ سەربەخۆیی یان نەخێر بۆ ئەوەی لە چوارچەوەی بریتانیا بمێننەوە کە ماوەی 3 سەدەیە لە ناو ئەو وڵاتەدان. بەپێ ئەنجامەکان دەرکەوت سکاتلەندیەکان مانەوەیان لە چوارچەوەی بریتانیا پێ باشترە لە جیابوونەوە. بۆیە سکاتلەندیە نەتەوەیەکان کە پشتگیری سەربەخۆیی و جیابوونەوەیان دەکرد دانیان بە شکستەکەدا نا. لەو بارەیەوە نیکۆلاس تۆرگێن جێگری سەرۆکی حزبی نەتەوەی سکاتلەندی بە BBC ڕاگەیاند وەکو هەزارانی تری ئەو وڵاتە دڵ و ڕۆحی خۆم خستە ناو ئەو هەڵمەتەوە، بەڵام ئێستا هەستێکی ڕاستەقینەم لا دروست بووە کە بە جیاوازیەکی کەم نەمانتوانی بەڵێ بەدەست بێنین. لای خۆیەوە دەڤید کامرۆن سەرۆکوەزیرانی بریتانیا لەسەر ئەکاونتی خۆی لە تویتر نووسی قسەم لەگەڵ ئەلیستر دارلین سەرکردەی هەڵمەتی یەکڕێزی کرد و پیرۆزبایی ئەم هەڵمەتەم لێ کرد. هاوکار ڕاست دیڤیسۆن سەرۆکی حزبی پارێزگای سکاتلەندی بە BBC ڕاگەیاند دڵنیا بووم لەوەی زۆرینەی بێدەنگ لە سکاتلەندیەکان پشتگیری ڕەتکردنەوەی سەربەخۆیی دەکەن. لەگەڵ دەرکەوتنی ئەنجامی 26 تا 32 ناوەندی هەڵبژاردن ڕێژەی ڕەتکردنەوەی سەربەخۆی 54% بوو لە بەرامبەر 46% بەڵێ بۆ سەربەخۆیی. پێشتر وا دەرکەوت کە 54 دەنگدەران ڕەتی دەکەنەوە سەربەخۆیی لە بریتانیا وەربگرن و پشتگیری مانەوەیان کرد. بەپێ ئەنجامەکان دەرکەوت بە جیاوازیەکی کەم دەنگدەران دەنگیان داوە بۆ مانەوە لە چوارچێوەی بریتانیا. بەپێی هەواڵێکی BBC سکاتلەندیەکان بە ڕێژەی 55.3 بڕیاریان داوە لە چوارچێوەی بریتانیا بمێنەوە لە بەرامبەردا 44.7 لەگەڵ ئەوەدا بوون سەربەخۆیی وەربگرن. ڕێژەی بەشداربوونی لە سەروی 80% دانیشتوانی ئەو وڵاتە بوو. سکاتلەندا دەکەوێتە باکووری ڕۆژئاوای ئوروپاوە، یەکێک لەو 4 دەوڵەتەی کە بریتانیا پێکی دەهێنێ ئینگلیز، سکاتلەند، ئیرلەندی باکوور و وێڵز کەوتووەتە سێگۆشەی باکووری بریتانیا و لەو لای خوارەوە ئینگلیزدایە. سکاتلەند هاوشەوەی کوردەکان چەندین ساڵ داوای سەربەخۆیی دەکەن، بەڵام بەرپرسانی بریتانیا و بارودۆخی سیاسی و ئابووری ڕێگەی نەداوە ببنە دەوڵەتێکی سەربەخۆ. ئەگەر سکاتلەند سەربەخۆیی ڕابگەیەنێت ژمارەی دانیشتوانی بریتانیا لە 64 ملیۆن کەسەوە بۆ 59 ملیۆن و 600 هزار کەس کەم دەبێتەوە. هاوکات 245 ملیار لە داهاتی نەتەوەی خۆی لەدەست دەدات. دانیشتوانی سکاتلەند کە ژمارەیان 5 ملیۆن و 400 هزار کەسە لە ئەگەری جیابوونەوە لە بریتانیا ئەوە 10% بۆ 11% پارەی ئسترلینیش لەدەست دەدەن. بەڵام وەک پسپۆڕان دەڵێن بە شێوەی هەنگاو بە هەنگاو ئەو زیانە دەچێتە سەر حیسابی بریتانیەکان. هەر بە جیابوونەوە داهاتی ناوخۆی هاوڵاتیەکی سکاتلەندی لە 39,000 دلارەوە بۆ 45,000 دلار بەرز دەبێتەوە. هاوکات داهاتی ساڵانەی سکاتلەند دوای 5 ساڵ لە جیابوونەوە بۆ 15% بەرز دەبێتەوە. ماوەی 313 ساڵە سکاتلەند بەشێکە لە بریتانیا، واتە لە ساڵی 1701ەوە تاکو ئێستاش بە نیازی سەربەخۆین. بەڵێ خۆشەویستان، لەسەر گشت پرسی سەبارەت بە پرسی سەربەخۆی سکاتلەند ئاماژە بە چەند خاڵ دەکەین. یەکەم، هەرسوکەوتی دەوڵەتی ناوەندی بریتانیا و ئینگلیزیەکان لەگەڵ ئەو پرسە و دواتریش لەگەڵ دەوڵەتی خۆجێیی سکاتلەند کە بەڕێوەبەری ئەو گشت پرسیە بوو بەڕوونی جیاوازی نێوان جیهانی ئازاد و دموکراتی لەگەڵ دەوڵەتان و وڵاتانی دواوکەوتو و دیکتاتۆری خستەڕوو. پرسی گشتپرسی لە سکاتلەند نیشاندەری ئەو ڕاستیەیە کە حکوومەتێکی ڕاستەقینەی دموکراتیک و ئازاد ڕێز بۆ بۆچوون و خواست و ئیرادەی هەر تاکێک لە هەر کۆمەڵگایەک دەگرێت و لەو باوەڕەدایە هەر جۆرە هەڵبژاردنێک بۆ چارەنووسی گەلان لە دەستی خۆیاندایە و تەنیا بەدەنگی خۆیان یەکلایی دەکرێتەوە. بەڵام بە پێچەوانەی ئەو ڕوانگەیە لە حکوومەتی دیکتاتۆر و سەرڕۆ خواستی لەو شێوە تەنیا بە کوشتن و ئازار و ئەنفال و ئینکار وڵامی دەدرێتەوە کە نمونەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەمنین و لە سەروی هەمویانەوە کۆماری ئیسلامی پرسی نەتەوە بندەستەکانە. نابڕێک و دێمۆلاتان. و بەڵام لە خاڵی دووهەمدا و
وەڵامی نەرێنی بە جیابوونەوە لە یەکێتی بریتانیا لەلایەن سکاتلەندیەکانەوە سەرمێنێری ئەو ڕاستەیە کە دیسان لە وڵاتێکی دموکراتیک کە لەسەر بنەمای بەشداری ڕاستەقینە و هەمە ڕەهەندی هەموو پێکاتەکانی ئەو وڵاتە دامەزرابێت ئەوە نەک جیابوونەوەی گروپێکی نەتەوەیی مەترسی نییە بۆ سەر بەشێکی دیکە کە چی لەوەها بارودۆخێکدا هیچ گروپێکی زمانی ئاینی و نەتەوەیی ئارزووی جیابوونەوەی نابێت لا بەشەکانی دیکەدا. بەواتایەکی تر بەشداریکردنی هەموو پێکاتەکان لە دەسەڵات دەبێتە هەوێنی یەکڕێزی و پتەوی نەتەوەیی هەموو وڵات. بەڵام بە پێچەوانەوە پەراوێز خستنی کەمینەکان لە دەسەڵات و سەرکوتیان لە کۆتاییدا دەبێتە هۆی دروستبوونی هەستی شکست و بێبایەخبوون لای نەتەوەی ژێردەست کە بێگومان دەرەنجامەکەی ڕۆشتن بەرەوپرسی جوداییە. و بەڵام لە خاڵی سێهەمدا و گشتپرسیەکی سکاتلاند دەتوانێت دەرسێک و ئەزمونێک بێت بۆ هەموو ئەو لایەنانەی ئێرانی کە ناوەندگران و پێیان وایە هەر چەشنە دوورکەوتنەوە لە ناوەند و بەخشینی دەسەڵات بەنەتەوەکان و یەک لەوانە دامەزرانی سیستمی فیدراڵی دەبێتە هۆی تەجزیە و پارچە پارچەبوونی خاکی ئێران. ڕاستە ئەگەر شێوازی ئێستا درێژی هەبێت و نەتەوەکانی ژێردەست نەک لە چارەنووسنی خۆیان و نەک لە دەسەڵاتی ناوەند بەشدار نەبن وایە هێدی بیرۆکەی جیابوونەوە لە وڵاتێک و زیندانێک وەکو ئێران لە مێشک و دڵ و گیانان ڕێشە هەڵدەکوتێت و چی دیکە هەست بە وەفاداری و ئەندامیت لە چوارچەوەی وڵاتێک بەناوی ئێران ناکەن. بەڵام ئەگەر بێت و بەشدار بن لە چارەنووسی خۆیان و لە دەسەڵات ئەوە بێگومان ئەو کات هەوڵ نادەن بۆ هەڵبژانی ڕێگایەکی دیکە و خۆیان بە خاوەن ماڵ دەبینن لە وڵاتێکی دەوڵەمەند و پانوبەرین بەناوی ئێران. کەواتە ئێرانێکی دموکراتیکی فیدراڵ تەنیا ڕێگای پاراستنی یەکێتی خاکی ئێستای ئێرانە. و لە سەرپرسی ئەتۆمی و جان کێری وەزیری دەرەوەی ئەمریکا محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران ڕۆژی ڕابردوو سیخەرمانان لە پەراوێزی کۆبوونەوەی گروپی 501 و ڕژیمی تاران سەبارەت بە چارەسەرکردنی قەیرانی ئەتۆمی ئێران و چاپێکەوتنیان کرد. بەپێی راپۆرتەکان لەو دانیشتنەی کێری و زەریف باز لە پرسی داعش کراوە. چاپێکەوتنی وەزیری دەرەوەی ئەمریکا و ڕژیمی تاران لە سێهەمی ڕۆژی وتوێژە ئاتۆمیەکانی نێوان ئێران و وڵاتانی ڕۆژئاوا بەڕێوە دەچێت. بە پرسێکی پایەبەرزی ئەمریکا سەبارەت بە کۆبوونەوەکەی کێری و زەریف ڕێگەیان بوو ئەو دوو بەرپرسا جگە لە وتوێژکردن لەسەر پرسی ئەتۆمی لەسەر قەیرانی ئەم دوایانەی عێراق و سووریا کە تۆرۆریستانی داعش توانیویانە دەست بەسەر بەشێک زۆر لە خاکی ئەو دوو وڵاتە بگرن گفتوگۆیان کردووە. راپۆرتێک لەم پەیوەندەدا ببینن. جان کێری وەزیری دەرەوەی ئەمریکا و محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ڕۆژی سیخەرمانان لە پەراوێزی کۆبوونەوەی گروپی 501 و ڕژیمی تاران سەبارەت بە چارەسەرکردنی قەیرانی ئەتۆمی ئێران چاوپێکەوتنیان کرد. بە پێی راپۆرتەکان لەو دانیشتنەی کێری و زەریف باز لە پرسی داعش کراوە. چاوپێکەوتنی وەزیری دەرەوەی ئەمریکا و ڕژیمی تاران لە سێهەمین ڕۆژی وتوێژە ئەتۆمیەکانی نێوان ئێران و وڵاتانی ڕۆژاوایی بەڕێوە دەچێت. بەرپرسێکی پایەبەرزی ئەمریکا سەبارەت بە کۆبوونەوەی کێری و زەریف ڕاگەیاند بوو. ئەو دوو بەرپرسا جگە لە وتوێژکردن لەسەر پرسی ئەتۆمی لەسەر قەیرانی ئەم دوایانەی عێراق و سووریا کە تێرۆریستانی داعش توانیویانە دەست بەسەر بەشێکی زۆر لە خاکی ئەو دوو وڵاتەدا بگرن گفتوگۆیان کردووە. قسەکردنی حکوومەتی ئەمریکا و ئێران لەسەر پرسی داعش لە حاڵێکدایە کە لە ماوەی هەفتەی ڕابردوودا واشنگتۆن ڕێگەی نەدابوو تاران لە کۆنفرانسی پاریس سەبارەت بە پێکاتنی بەرەیەکی نێونەتەوەیی دژ بە تێرۆریستانی داعش و بیرۆکەی تێرۆریزم بەشدار بێت. هەروەها ڕۆژی سیخەرمانان جان کێری وەزیری دەرەوەی ئەمریکا ڕاگەیاند بوو کۆماری ئیسلامی ئێران دەتوانێت تا ڕادەیەک ڕۆڵی باشی لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ داعش ببێت. هەواڵنێریە نێونەتەوەیەکان سەبارەت بە هاوکاری ڕژیمی ئیسلامی ئێران و ئەمریکا لەسەر پرسی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خلافەتی ئیسلامی لە عێراق و سووریا ڕایانگەیاندووە. بێمتمانەیی لە نێوان ئەو دوو حکوومەتە ڕیشەی داکوتاوە. ئەمەش بووەتەوەی ئەوەی کە ئەو دوو حکوومەتە نەتوانن شان بەشانی یەک بەرەنگاری داعش ببنەوە. ئەو بۆچوونەی میدیا جیهانیەکان لە حاڵێکدایە کە هەفتەی ڕابردوو کۆشکی سپی ڕاگەیاند بوو کۆماری ئیسلامی ئێران بەشێک لە تێرۆریزمە و بە یارمەتیەکانی بە تۆڕە تێرۆریستیەکان ئەو گروپە مەترسیدارانەی بەهێز کردووە. نمونەی ئاشکراش پشتیوانیکردن لە بەشار ئەسەد، پشتیوانی لە حەماسی فەلەستین، حیزبوڵڵای لوبنان و حوسیەکانی یەمەنە. بەپێی راپۆرتی هەواڵنێری ڕۆیترز
بەرپرسێکی باڵای کۆماری ئیسلامی کە نەیویستوە ناوەکەی ئاشکرا بکرێت ڕایگەیاندووە ڕژیمی تاران دەتوانێت مامەڵە لەگەڵ ئەمریکا بکات. بەوتەی ئەو بەرپرسەی حکوومەتی ئیسلامی ئێران تاران ڕۆڵێکی سەرەکی لە ناوخۆی عێراق و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە و دەتوانێت لەسەر پرسی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ چەکدارانی تەرۆریستی داعش یارمەتی بەرەی نێونەتەوەیی دژ بە خلافەتی ئیسلامی بکات. بەڵام هاوکاتیش کۆماری ئیسلامی خوازیاری ئەوەیە کە ڕۆژاوا نەرمیەکی زۆر لە بەرامبەر بەرنامە ئەتۆمیەکانی تاران بنوێنن تا ئەو پرسە بە زوویی کۆتایی پێبێت. هەواڵنێری ڕۆیترز لە بەشێک لە راپۆرتەکەیدا بڵاوی کردبووەوە کۆماری ئیسلامی ئێران دەیهەوێت لەسەر پرسی داعش مامەڵە لەگەڵ ڕۆژاوا بکات. ئەمەش یەکەمین جار نییە ئەو حکوومەتە لەم شێوە هەڵوێستانی بووە. پێشتریش لە سەرەتایەکانی شەڕی ناوخۆی سووریا کۆماری ئیسلامی خوازیاری مامەڵەکردن بوو. دەیهەویست بە کۆتایی هێنان بە قەیرانی ناوخۆی سووریا پرسی ئەتۆمی تارانیش چارەسەری بێت و وڵاتانی ڕۆژاوایی لەسەر ئەو پرسە هەستیار نەبن. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا لایەنەکانی وتوێشکار سەبارەت بە پرسی ئەتۆمی کۆماری ئیسلامی کۆبوونەوەیان بەڕێوە بردووە. بەڵام هێشتا بۆ دۆزینەوەی ڕێگەچارەیەکی گونجاو کە کۆتایی بە قەیرانی ئەتۆمی ڕژیمی تاران بێنێت بە بۆنبەست گەیشتوون. بەپێی راپۆرتەکان لە ئێستادا پێشنیارێکی نوێ لەلایەن ئەمریکاوە ڕادەستی ڕژیمی ئیسلامی ئێران کراوە کە بەپێی ئەو پێشنیارە لە جیاتی کەمکردنەوەی ڕێژەی سانتریفیوژەکان پەیوەندیەکانی نێوان ئەو سانتریفیوژانە ببڕدرێت. دوای بەڕێوەچوونی خولی نوێی وتوێژە ئەتۆمیەکانی نێوان تاران و 6 وڵاتی زلهێزی جیهانی لە نیویۆرکی ئەمریکا ڕۆژنامەی نیویۆرک تایمز لە زاری سەرچاوەیەکی دیپلۆماتیک کە نەیویستوە ناوەکەی ئاشکرا بکرێت بڵاوی کردوێتەوە. واشنگتۆن لە حاڵی تاوتوێکردنی گەڵاڵەیەکی نوێ بۆ تاکیدکردنەوە لەسەر بڕینی پەیوەندیەکانی نێوان سانتریفیوژەکانی ناوەندە ئەتۆمیەکانی کۆماری ئیسلامیە. لایەنەکانی وتوێشکار هێشتا هیچ کردنەوەیەکیان سەبارەت بە بڵاوبوونەوەی ئەو راپۆرتە لە خۆیان نیشان نەداوە. بەڵام کۆمەڵێک لە سناتۆری کۆماریخوازی ئامریکایی ڕەخنەیان لەو گەڵاڵە نوێیەی دەوڵەتی ئامریکا گرتووە. پرسی کەمکردنەوەی ڕێژەی سانتریفیوژەکانی کۆماری ئیسلامی لە 19,000 دانە بۆ 1500 دانە لە پرسی پڕکێشە و ناکۆکی نێوان گروپی پێنجزەدەیەک و کۆماری ئیسلامیە بە بڕوای وڵاتانی ڕۆژاوایی. بەرزبوونەوەی ڕێژەی سانتریفیوژەکان لە ناوەندە ئەتۆمیەکانی ڕژیمی تاران بەمانای چڕبوونەوەی هەوڵەکانی ئەو حکوومەتە بۆ دروستکردنی چەکی ئەتۆمیە. ئەو هەوڵەی کۆماری ئیسلامیش دەتوانێت گەورەترین هەڕەشە بێت بۆ سەر ئاسایش و بەرژەوەندیەکانی نێونەتەوەیی. دوای بڵاوبوونەوەی راپۆرتەکان سەبارەت بە گەڵاڵەی نوێی ئەمریکا بۆ دەربازبوون لە قەیرانی ئەتۆمی حکوومەتی ئیسلامی تاران 31 سناتۆری ئەمریکایی ڕەخنە و ناڕزایەتی توندی خۆیان لەو گەڵاڵەیە دەربڕی. بە پێی قسەکانی ئەو سناتۆرانە دەوڵەتی ئۆباما نەرمیەکی زۆری لە بەرامبەر پرسی ئەتۆمی کۆماری ئیسلامی ئێران دەنوێنێت و ئەمەش دەبێتە هۆی بەردەوامبوونی کێشە و ناکۆکیەکانی نێوان ڕۆژاوا و تاران. هەروەها چارەسەر نەبوونی قەیرانی ئەتۆمی حکوومەتی ئیسلامی ئێران. هەر سەبارەت بە پرسی ئەتۆمی ڕژیمی تاران ڕۆژی ڕابردوو محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران وتبووی ئەگەر گروپی پێنجزەدەیەک ئامادەی بڕیاری دشوار بێت ئەگەری ئەوە هەیە پێش مۆڵەتی دیاریکرا و ڕێکەوتنەکە وتوێژەکان بە ئاکان بگات. ئەو قسانەی زەریف لە حاڵێکدایە کە لە ڕۆژانی ڕابردووشدا جانکەری وەزیری دەرەوەی ئەمریکا وتبووی کۆماری ئیسلامی ئێران دەبێت بڕیاری زۆر دشوار بە مەبەستی هێنانە ئارای دڵنیایی وڵاتانی ڕۆژاوایی لە ئاشتی خوازانەبوونی بەرنامە ئەتۆمیەکانی بدات. لە ماوەی ڕۆژانی ڕابردووشدا ئاژانسی نێونەتەوەیی وزەی ئەتۆم لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندبوو هێشتا ڕژیمی ئیسلامی ئێران وەڵامی پرسیارەکانی ئەو ئاژانسەی سەبارەت بە بەرنامە ئەتۆمیەکانی نەداوەتەوە و بۆ بەرەو پێشچوونی دانوستانەکانی ئاژانسی نێونەتەوەیی وزەی ئەتۆمی و بەرپرسانی ئەتۆمی ئێران دەبێت حکوومەتی ئیسلامی تاران وەڵامدەرەوەی پرسیارەکان بێت. لە ئێستادا هەردوو لایەنی وتوێژکار یەکتر بەوە تۆمەتبار دەکەن کە لە گەیشتن بە ڕێکەوتنامەی کۆتایی ئەتۆمی کۆس بدەخەنە سەر ڕێگاچارەکان. بەڵام هەردوو لایەن لەسەر ئەوە سوورن کە وتوێژەکان پڕ لە کێشە و ناکۆکی قوڵە و دەبێت هەوڵەکانی خۆیان بۆ چارەسەری ئەو کێشانە چڕ بکەنەوە. بەڵا ئازیزان تحلیلمان لەسەر ئەم پرسا دیداری جەواد زەریف و جان کێری لە نیویۆرک بابەتێکی تازە نەبوو. بەڵام دیسانەوە نیشانیدا پرسی ئەتۆمی ئێران وێڕای ئاڵۆزبوونی ناوچەکە هەر لە ڕۆژەفدایە و هەردوو لایەن دەیان هەبێت بە شێوەیەک ئەو پرسا چارەسەر بکرێت. ئەمریکا باش دەزانێت نابێت دەرفەت بە تاران بدات کە لە هەلومەرجی ئاڵۆزی ئێستا لە ناوچەکە کەڵک وەرگێت و بەرنامە ئەتۆمیەکەی خۆی پێش ببات و چەند مانگی تر کێشەیەکی گەورەتر لە ئێستا ساز بکات. لە بەرامبەریشدا ڕوونە تاران دەیهەوێت یەکەم بە هەر شێوەیەک دەبێت لە قورسایی گەماوەکان کەم بکاتەوە و تا بۆشی دەکرێت لەم نێوانەدا کاتی پێویستیش بکڕێت و
دووهەم لە هەلومەرجی قێراناوی و ئاڵۆزی ناوچەکە بۆ گەیشتن بە ئیمتیازێک بارەمەند بێت تا ئەو جێگایە کە ڕۆیترز لە ئازاری دیپلۆماتێکی ئێرانی دەنووسێت تاران ئامادەیە لە ئەگەری نەرمی نواندنی ئەمریکا لە پرسی پیتانی ئۆرانیۆم ئەوە بەشداری لە هاوپەیمانی دژی داعش بکات کە ڕوونە کۆماری ئیسلامی گۆشەنیگایەکی لە دیاردەی داعش کەڵک وەرگرتنە لەو بارودۆخە بۆ چارەسەری کێشەکانی خۆی بە هەر شێوە لە کاتێکدا کە کۆماری ئیسلامی گرفتی سەرەکی لا گەیشتن بە ڕێکەوتنی کۆتایی ژمارەی سانتریفیۆژەکانی ڕادەگەیەنێت بەڵام ڕاستی ئەوەیە کە کێشەیەکی گەورەی دیکە بەرنامەی موشکی کۆماری ئیسلامی بەتایبەت ئەوانەیە کە دەتوانن کڵاوەی ئەتۆمی هەڵبگرن لەلایەکی دیکەوە ئەو ژمارەی لا سانتریفیۆژ کە ئێران جەختی لەسەر دەکات و تەنانەت خامنەیش لە وتەکانی بەڕاشکاوی باسی کردووە لەگەڵ هەڵوێستەکانی لایەنی بەرامبەر مەودا و جیاوازی زۆری هەیە لەم نێوانەدا ئەوەی ڕوونە ئەوەیە کە دەبێت ئێرادەیەکی ڕاستەقینەی ڕاستگۆیانە هەبێت تا ئەو پرسە چارەسەر بکرێت کە ئەزمموی دوودەی ڕابردوو نیشانی داوە لەو بوارەدا ناکرێت متمانە بە حکوومەتی کۆماری ئیسلامی بکرێت. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا چەندین وڵات خوازیاری بەشداری لە هاوپەیمانی لە دژی داعش بوون و هەمویان بڕیانیان داوە لەسەر لە ناوبردنی ئەو گروپە تەرۆریستیە. هاوپەیمانی نوێ کە باستۆرەکایەتی ئەمریکا و لە وڵاتی فەڕەنسا پێکاتوە زیاتر لە 40 ئەندامی هەیە و تا ئێستا چەندین زەبری کوشەندەی لە گروپی تۆرۆریستی داعش وەشاندووە و لە هەموو بەرەکاندا پاشەکشەی پێکردوون. بەشداری وڵاتانی عەرەبی لە شەڕادژی داعش نیشاندەری ئەوەیە کە نەتەنیا ڕۆژئاوا بەڵکو وڵاتانی ناوچەکە و تەنانەت ئەو وڵاتانێک کە تۆمەتبارن بە یارمەتی گروپە تۆرۆریستەکانی ناوچەکە خوازیاری لە ناوچوونی ئەو گروپن. تا ئێستا ئاڵمان و چەندین وڵاتی ڕۆژئاوایی خوازیاری پڕچەکردنی کوردستانی باشوون و بە هەناردەکردنی چەک ئەم هەنگاوەیان کردەوەی کردووە. راپۆرتێک لەم پەیوەندەدا. هاوکات لەگەڵ بەردەوامی هەوڵە نێونەتەوەیەکان بۆ لەناوبردنی داعش و درێژەی لێدوان و کاردانەوەکان لەسەر ئەو گروپە تێرۆریستە سەرۆکوەزیرانی پێشووتری بریتانیا ڕاگەیاندووە بەبێ ئەنجامدانی هێرشی زەمینی بۆ سەر داعش ئەو ڕێکخراوە تۆندڕەوە لە کارەکانی بەردەوام دەبێت. لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنێدا تۆنی بلێر سەرۆکوەزیرانی پێشووتری بریتانیا ڕاگەیاندووە زۆر گرنگە لەسەر زەوی شەڕ لەگەڵ داعش بکرێت بۆیە خەڵکی ئەو وڵاتانەی کە داعش دەستی بەسەرداگرتوون و حکوومەتی ئەو وڵاتانە بۆیان هەیە کردەوەی زەمین لە دژی داعش ئەنجام بدەن. من دڵنیام ئەمریکا و بریتانیا ئەو شتانە دەکەن کە پێویستە ئەنجامی بدەن. بلێر پرسیاری ئەوەشی کرد کە ئایا هێزەکانی عێراق لە توانایاندایە لەسەر زەمینەوە شەڕی داعش بکەن لەسەر ئەمریکا و بریتانیا و وڵاتانی دیکەی هاوپەیمانی نێودەوڵەتی ناچار دەبن هێرشی زەمینی بۆ سەر داعش ئەنجام بدەن. بە گوێرەی ستراتیژیەکەی باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا هاوپەیمانانی نێودەوڵەتی لە دژی داعش لەسەر زەمینەوە گورزی سەربازی لە داعش ناوەشێنێت بەڵکو تەنیا لە ئاسمانەوە مەڵگە و حەشارگەکانی چەکدارانی داعش بردومان دەکات. وەزیری کاروباری دەرەوەی فەڕەنسا ڕایگەیاندووە دەبێت لە پاڵپشتیە سیاسی و سەربازیە نێودەوڵەتیەکانمان بۆ خەڵکی عێراق لەمە ڕوبەڕووبوونەوەی دەوڵەت ئیسلامی داعش بەردەوام بین. لەلایەکی دیکەوە لۆران فابیۆس لە ئەنجومەنی وڵات پارێزیدا باسی بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان عێراق و ڕوبەڕووبوونەوەی داعشی کردو وتی داعش ڕێکخراوێکی تێرۆریستە کە توانی لە ماوەیەکی کورتدا بەشێکی زۆری عێراق و سووریە داگیر بکات و ناوی دەوڵەتی ئیسلامیشی لە خۆی ناوە. تێرۆریستە داعشەکان ئەو کەسانن کە هێرش دەکەنە سەر خەڵکی و دەیان کوژن و سەریان دەبڕن و لە کردەوەی درڕندانە بەردەوامن و لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بانگەشەی خۆیان دەکەن و ترسیان هاویشتوێتە ناو دڵی خەڵکی. تێرۆریستە داعشەکان تەنیا بەدوای لە ناوبردنی کەمینە مەسیحی ئیزدی و تورکەمەنەکاندا نین بەڵکو ئەوان بەدوای کوشتنی هەموو کەسانەدان کە پەیڕەویان لێ ناکەن. داعش لە تاوانە جەنگیەکانیش تێپەڕیوە. فابیۆس وتی فەڕەنسا بڕیاری داوە وەکو ڕابردوو بەرپرسیاری خۆی لەمەڕ هەڕەشەکانی داعش بەرێتە سەر. لە سووریا یەکەم وڵات بووین کە هاوکاری بەڵهەستکارانی سووریەمان کردو لە هەرێمی کوردستان و عێراقیشدا دووبارە لە یەکەمەکان بووین کە هاوکاری مرۆیانە و چەک و کەلوپەلی سەربازیمان بۆ ناردن. هەروەها دوای ئەمریکاش یەکەم وڵات بووین کە هێرشی ئاسمانیمان بۆ سەر مۆڵگەی داعشەکان لە عێراقدا دەست پێ کرد.
تا چەند ڕۆژی دی بۆ هاوکاری هێزی پێشمەرگە و سوپای عێراق بۆ ئازادکردنی ناوچە داگیرکراوەکانی دەست داعش هێرشی ئاسمانی چڕمان دەبێت. هەوڵەکانی ئێمە لە ساڵی 2003 لە عێراقدا مشتومەڕی خستە ناو ئەنجومەنی ئاسایش، بەڵام ساڵی 2014 دەبێ هەوڵەکانمان لە بەرژەوەندی عێراقیەکاندا بێت و بە ئەرکەوە داعشەکان لەناو بەرین. فابیۆس لە کۆتاییدا وتی ئێمە بۆ لەناوبردنی داعش دەبێ خێرابین، چونکە ئەگەر پرۆسەی لەناوبردنی داعش پرۆسەیەکی درێژخایەن بێت ئەو کات خەرجیەکەی زیاتر دەبێت و ڕەنگە دەروەستی نەیەین. پەیامی فەڕەنسا بۆ جیهان ئەوەیە کە پاڵپشتی ئاشتی دەکەین و دژ بە تێرۆریستان دەوەستینەوە و دەبێ بەرامبەر بە پاراستنی هاوپەیمانەکانمان بەرپرسیار بین. دەبێ ئەندامانی دەوڵەتی ئیسلامی لەناو بچن و بگیرێن و بدرێنە دەست یاسا و بۆ جارێکی تر ئاشتی بۆ عێراق بگەڕێنینەوە. لە درێژە ئەو هەوڵانەدا بۆ لەناوبردنی گروپی ئیسلامی داعش حکوومەتی میسر پشتیوانی وڵاتەکەی بۆ عێراق لە پێناو بەرەنگاربوونەوەی داعش و ڕێکخراوە تێرۆریستیەکان ڕاگەیاند و داواش دەکات هەوڵەکان وەگەڕ بخرێن لە پێناو دامەزرانی دەوڵەتێکی نیشتمانی لە عێراق. وەزیری دەرەوەی میسر ڕۆژی شەممە بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیاندووە حکوومەتی قاهرە تاکید دەکاتەوە لەسەر گێڕانەوەی ئوقرەی و ئارامی بۆ عێراق. هەروەک داواش دەکات هەوڵەکان وەگەڕ بخرێن لە پێناو دامەزرانی دەوڵەتێکی نیشتمانی دوور لە بەرژەوەندی تایفی و ناوچەیی. لە بەیاننامەکەدا هاتووە میسر داوا لە حکوومەتی عێراق دەکات کابینە نوێیەکەی نوێنەرایەتی دادپەروەرانەی پێکاتە جیاوازەکانی عێراق بکات تا دەرفەت بۆ هەمووان بڕەخسێت، هەموو هەوڵەکان چڕ بکەنەوە بۆ بەرەنگاربوونەوەی مەترسیەکانی تێرۆر و ڕێگری لە دابەشکردنی عێراق. لە بەیاننامەکەدا وەزیری دەرەوەی میسر ئەوەشی خستەڕۆ میسر لە لای خۆیەوە پەیوەستە بە پشتیوانیکردنی گونجاوی دەوڵەتی عێراق و هاوکاریکردنی لە پێناو لەناوبردنی ڕێکخراوی داعش و سەرجەم ڕێکخراوە تێرۆریستەکانی دیکەی جیهان. ئەوە لە کاتێکدایە تاکو ئێستا چەندین وڵاتی زلهێز بۆ پشتیوانیکردن لە هاوپەیمانی دژی داعش ئامادەی خۆیان ڕاگەیاندووە. لەلایەکی دیکەەوە لەگەڵ بەردەوامی لێدوان و کاردانەوەکان لەسەر داعش و هەروەها ڕوبەڕووبوونەوە بەرپەردانەوەی ئەو گروپە تێرۆریستە سەرۆکی پێشووتری ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەوەی پشڕاست کردەوە کە کورد و پێشمەرگە ئامادەن لە دژی داعش شەڕ بکەن. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی CNN بیل کلینتۆن سەرۆکی پێشووتری ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا پشتیوانی لە ستراتیژیەکەی باراک ئۆباما کرد بۆ بەرەنگاربوونەوەی داعش و ڕایگەیاند کە ئەو ستراتیژیەتە هەلی سەرکەوتنی هەیە. وتیشی دەزانین کە کورد و پێشمەرگە ئامادەن شەڕی داعش بکەن ئەگەر پشتیوانیان لێ بکەین و هاوکاریان پێشکەش بکەین. ئەوە جەنگی دژی داعش وەک ئەوەی ئێستا بەردەوام دەبێت ئەمە ململانەیە کە بۆ بەدەستهێنانی ئازادی تاکە کەس. یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی ئەو ستراتیژیەتی ئەوەیە کە حکوومەتەکانی دوای ڕوخانی ڕژیمی سەدام لە عێراق گشتگیرە. سەرکەوتنی زیاتریش دەکەوێتە سەر ڕادەی بەشداریکردنی سونە و هۆز و عەشیرەتەکان لە شەڕ دژی داعش. سەرۆکی پێشووتری ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بە دووریشی زانی داعش ئەو کارانە تەنها بۆ ئەوە بکات کە ئەمریکا بۆ جەنگێکی دیکە لە عێراق پەلکێش بکات و ڕایگەیاند ئەوەی داعش لەسەر بڕین و کوشتار پەلکێشکردنی ئەمریکان نییە، بەڵکو ئەوە گێژاوێکە کە داعش خۆی تێکەوتووە. گروپی تەرۆریستی داعش لە ناوچەکە لە هەوڵی ئەوەدایە سیاسەتی خۆی جێگیر بکات و بەو هۆیەوە کردەوەی نامرۆڤانەی زۆر لە خۆی دەخڵقێنێت و تاکو ئێستا بەسەدان داعشی لە شەڕ لە عێراق کوژراون. هاوکات سەرچاوەیەکی ئەمنی بەرپرس لە فەرماندەی پرۆسەکانی سەلاحەدین ڕایگەیاندووە لە ئەنجامی بردومانی بنکەی چەکدارانی داعش لەلایەن فڕۆکە جەنگیەکانەوە وەزیری تەندروستی ڕێکخراوی دەوڵەت ئیسلامی ناسراو بە داعش کوژراوە. سەرچاوەیەکی ئەمنی بەرپرس لە فەرماندەی پرۆسەکانی سەلاحەدین وتی چەکدارانی هۆزەکان لە گونجی ئەلهەجیلی سەر بە قەزای شرگات لە باکووری تکریت ڕوبەڕووی چەکدارانی داعش بوونەوە. ئاماژەشی بەوەدا کە لە ئەنجامی ئەو ڕوبەڕووبوونەوەیەدا 6 چەکداری داعش کوژراون. سەرچاوەکە ئەوەشی خستە ڕووکە هاوکات فڕۆکە جەنگیەکانی سپای عێراق بردومانی چەکدارانی داعشیان لە شاری تکریت کرد و وتیشی لە ئەنجامی ئەو بردومانەدا مەقسوود مەهدی عەبدوڵڵا ئەلجومەیلی کە وەزیری تەندروستی ئەو ڕێکخراوە بوو کوژراوە. لەلایەکی دیکەوە هەواڵەکان باس لەوە دەکەن کە ڕێکخراوی بواری مافەکانی مرۆڤ ڕایگەیاندووە کە ڕێکخراوی دەوڵەت ئیسلامی ناسراو بە داعش 11 هاوڵاتی کوردی لە سێدارەداوە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە کە چەکدارانی ڕێکخراوی دەوڵەت ئیسلامی ناسراو بە داعش لە گوندەکانی کوبانی 11 هاوڵاتی کوردی لە سێدارەداوە. ڕێکخراوەکە ئەوەشی خستە ڕوو کە هاوکات ژنێک بە فیشەکی قەناسی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی شەهید بووە. بەڵە بەڕێزان لە دوای هاتوچۆیەکی زۆرەوە و دوای کۆبوونەوەکەی پاریس لە هەفتەی ڕابردوو لە کامدا هاوپەیمانیەکی نێودەوڵەتی دژی داعش و
بە ڕێبەری ئەمریکا پێکات کە بەوەتەی باراک ئۆباما سەرۆکۆماری ئەمریکا تاکو ئێستا زیاتر لە 40 وڵات ئامادەی خۆیان بۆ بەشداری لە هاوپەیمانیە دەربڕیوە. تایبەتمەندی ئەو هاوپەیمانیە ئەوەیە کە ئۆپراسیۆنەکان بە سنووری نێوان دەوڵەتان بەرتەسک نابێتەوە. هەر بۆیە ڕۆژی دووشەمە ئەمریکا بۆ یەکەم جار بنکە و بارەگاکانی داعش و جبهەی نووسرەی لا خاکی سووریەش بردەمان کرد و بەم شێوە دەرکەوت کە ئیرادەیەکی نێودەوڵەتی پێکاتوە بۆ سڕینەوەی ئەو گروپا توندڕەوە کە کەوتۆتە کوشتن و بڕینی خەڵکی ناوچەکە. ڕاستی ئەوەیە کە سەرەڕای ئەوەی کە دیاردەی داعش دەرەنجامی چ فاکتەرگەلێکن ئەو گروپە و گروپەکانی هاوشێوە مەترسێکی قورسن بۆ سەر هەموو جیهان و تەنها ناوچە و هەرێمێکی تایبەت و کۆڕەشەڵاتی ناوەڕاست لەخۆ ناگرن. سەربڕینی دوو هەواڵنێری ئامریکایی و چەندین کەسی ڕۆژئاوای دیکە ڕاستەوخۆ ڕاگەیاندنی شەڕ بۆ دژی ڕۆژئاوا. لەم نێوانەدا وڵاتانی ئازاد باش دەزانن هەر جۆرە کەمتەرخەمی لە بەرامبەر دیاردەیەکی لەو شێوە دەتوانن ڕاستەوخۆ بەرژەوەندەکانی ئەوانش تەنانەت لە ناو خاکی خۆیان بکاتە ئامانج کە نمونونەکەی ڕووداوە تەرۆریستەکەی 11 سێپتامبر بوو کە جیهانی هەژاند. بەڵام ئەمڕۆکە بەهۆی هەلومەرجی ناوچەکە گروپی داعش بەهێزێکی سەربازی زۆر سەرتر لە قاعدە هاتوۆتە مەیدان و تەنانەت توانیوە بەشگەلێک لە هەرێمەکەش کۆنتڕۆڵ بکات. لەوەها بارودۆخێکدا بێدەنگی یان بەشداری نەکردنی زلهێزەکان و بەگشتی کۆمەلگای نێودەوڵەتی لە شەڕ دژی مرۆڤکوژەکانی داعش یەکەم دەرەنجامی نێگەتیڤی بۆ خودی ئەو وڵاتانە دەبوو. لەم نێوانەدا ئەوەی جێگای سەرنجە شەڕی هێزی پێشمەرگەی کوردستان بوو دژی ئەو گروپە کە سەرنجی هەموو جیهانی بۆ لای خۆی ڕاکێشە. ڕاستە لەو سەرەدا چ لە باری چەک و تەقەمەنی و چ لە ڕوانگەی پشتیوانی ئاسمانی ئامریکا یارمەتی کوردیدا، بەڵام شەڕی سەرنجڕاکێش و بوێرانەی هێزی پێشمەرگەی کوردستان کە لە کەمترینە چەکی پێشکەوتو و کەمترین بودجە بارەمەند یەک ڕاستی خەسەڕ و کە نەتەوەی کورتەنیا نەتەوەیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بە شێوەی ڕاستەقینەیە دژی تەرۆر و هەر جۆرە بیرۆکەی ڕادیکاڵی دژە ئینسانی ڕادەوەستێت. ئەوە ژوای کردووە کە لە لای ڕۆژئاوا پێگەی کورد زیاتر لە جاران خۆی بنوێنێت و بەرزتر لە جاران بێت. بەواتەیەکی دیکە دیاردەی داعش لەم هەلومەرجەدا دەرفەتێکی دایە کورد کە بایەخەکان و توانایەکانی خۆی بخاتە بەردەم ڕایگەشتی جیهان. جا سەرکردایەتی کورد چەندە دەتوانێت لەو دەرفەتە کەڵک وەرگێت، ئەوە ڕۆژانی داهاتوو نیشانی دەدات. بەڵە بینرانی خۆشەویست، بەم شێوەیە بەنامەکەتان پێشکەشکرا. هەر بژین بە شادی و سەربەرزی.